ئێمە وەکو لە ڕابردوودا بەڵێنمان پێدابوون کە هەفتانە بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ داتا و دەرەنجامەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە شارەکەمانە بە کەناڵەکانی لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بە خەڵکی دانیشتوانی بەڕێزی شاری چەمچەماڵ ڕابگەێنین بە ئامانجی ئەوەی کە خەڵکی چەمچەماڵ ئاگادار بن لە دوایین دەرەنجامەکانی ئەم پەتایە و پامێک کە هەمان بێ لە ڕێی ئێوە بە بەڕێزانی شارەکەمانی بگەێنین بە هاوکاری لەگەڵ سەرجەم فەرمانگەکانی تر و خۆپاراستنی تەندروستی چەمچەماڵە هەڵەسین بە دەرمانڕێژکردنی شەقام و شوێنە گشتیەکانی شاری چەمچەماڵە و جارێکی کە سوپاسی بەڕێستانەکەم کە لە هاوکارمان بوونە لە سەرەتای دروستبوونی ئەم مەترسیە و